سیستمێکی نوێی پێشکەوتووی ترافیک بۆ پەڕینەوەی هاوڵاتیان و خاوەن پێداویستیە تایبەتەکان لە شەقامەکانی شاری سلێمانی لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتووچۆوە جێبەجێ دەکرێت. خاوەن پێداویستیە تایبەتەکان بوونی ئەو ترافیک لایتانە بۆ پەڕینەوەی پیادەکان بە گرنگ دەزانن، بەڵام خوازیارن بە شێوازێک بێت لەگەڵ تایبەتمەندیەکانی ئەواندا بگونجێت. کێشەی ئەمڕۆی ئێمە کاتی ئەچینە دەرەوە ئەگەر لە کێشە سەرەکیەکان کێشە گەورەکان بریتە لەوەی کە ئێمە نازانین چۆن پەڕینەوە لە شەقامەکان، ئەوەش کێشەیە. بەخۆش حاڵەوە ئێستا بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی بڕیاری ئەوەی داوە ئەو ترافیکە لێرە بگرێت. دەستی خۆش بێ، شتێکی چاکە لەبەرەوەی ڕێکخراوی هەر نزیکی ڕێکخراوی نابینانە کە ئێمە زۆرترین هاتووچۆ زۆرترین جا هەر لێرە ئەمێنینەوە لێرەین. کاتێ پەڕینەوە بۆ ئەو باری شەستیەکە کێشان بۆ دروستەوە، بەڵام کە ئەو ترافیکە دانرا ئەو ترافیکە جێگیرکرا یان جێگیر دەکرێ بەڕاستی ئەمە ئاسانکاریی باشمان بۆەوە هیوادارم ئەو ترافیکە لەگەڵ تایبەتمەندەکانی نابینە بگونجێت. ترافیکەی کە دانراوە بە سپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی هاتووچۆی پارێزگای سلێمانی جێی دەستخۆشی و شانازیە، بەڵام ئەبێ بەڕێوەبەرایەتی هاتووچۆی پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکە ئەوەل لە پێشچاو بگرن، واتە ئەوەل پشتگوێ نەخەن کە ئەم ترافیکانەی کە دائەنرێت ئەبێت کە بە شێوازێک دامنێت وەکو وڵاتانی پێشکەوتوو وابێ. بۆ نمونە کە ترافیکێکدا ئەنرێت سەوزە یا ئەوەی کە ئەڕۆیت یا سوورە ئەبێ بۆسیید ئەبێ ئێمە نایبینین، بەڵام ئەبێت لە ڕێگەی دەنگەوە ئەو ئیعازە وەرگرین ئێمە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی دەڵێت بەهۆی ئەوەی دووەم قوربانی ڕووداوەکانی هاتووچۆ پیادەی سەرشەقامەکانە بۆ مەبەستە و کەمکردنەوەی قوربانیەکان بەڕێوەبەرایەتیەکەیان پرۆژەی ترافیکلایەتی پەڕینەوەی هاوڵاتیان لەسەر شەقامەکان جێبەجێ دەکات. دانانی سێتی ترافیکی پەڕینەوەی پیادە لە پارێزگای سلێمانی کاتی ئێستادا چۆتە واری جێبەجێکردنەوە کە کۆی ئەو سێتانی کە لە شەقامەکانی شاری سلێمانی دائەنرێن 26 سێتە و لە شەقامەکانی ناو شاری سلێمانی لەو جێگاوشوێنانە دائەنرێت کە زۆرترین پەڕینەوەی پیادەی تایە و پێشتر پردی پەڕینەوە لە شوێن و جێگانە بوونینەوە بەکارهێنەرانی شەقام بۆ پەڕینەوەی پیادە لەو جێگایانە زۆرن. 26 سێ ترافیک لە شەقامەکانی شاری سلێمانی دائەنرێ و ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەت و نابینە و هاوڵاتیان کراوە لە سیستەمێکی پێشکەوتوو هاوشێوە وڵاتانی پێشکەوتوو بۆ کارکردنی ئەم سێتە ترافیکانە و لە ڕابردوودا لە پارێزگای سلێمانی پلە دوو لە گیانەندەزانی ڕووداوەکانی هاتووچۆ پیادەکان بوون، یەکەمیان سەرنشینی بوو، دووەم پیادە بوو، دواتر شۆفێر بوو. بۆیە ئومێد دەکەین کە و چاوەڕێیەکەین کە ئەم سێتی پەڕینەوەی ترافیکانە هۆکارە بێ بۆ کەمکردنەوەی گیانەندەزانی هاوڵاتیان بە تایبەتی پیادەکان. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی لە سەرەتای ئەم ساڵەوە تا مانگی ئەیلول 92 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتووچۆ بوون بە قوربانی، لەو ژمارەیە 36 کەسیان پیادەی سەرشەقامەکان بوون. لە ئێستاشدا ئەو بەڕێوەبەرایەتیە لە ڕێگەی دانانی ترافیکلایەتی پەڕینەوەی پیادەکان دەیەوێت ڕووداوەکان کەم بکاتەوە، بەڵام شارەزایانی بواری هاتووچۆ بە گرنگی دەزانن بە شێوازێک ئەو ترافیکلایتانە ڕێک بخرێت کە ئاستەنگی و قەرەباڵغی بۆ شۆفێران لەسەر شەقامەکان دروست نەکات.